هانی ئەو هێرشانەی کە لەم دوایە بە فڕۆکەی بێفڕۆکان کرا سەر گەلی شەنگال و تایبەت ڕێوەبەرانی ڕێوەبەری خەڵکی شەنگال شەهید کرا تەنانەت منداڵیشی تیا بوو. ئەم هێرشانەوە سەرمێنەکەیتر تورکیا هیچ پێوان و هیچ پرەنسیپێکی لە شەڕیشان نەماوە، هەمادەیە هەموو جۆرە هێرشێکی ناڕاو و ناخلاقی بۆ سەر گەلی کورد بتات تایبەت شەنگال. ئەو هێرشەش کە بۆ سەر شەنگال کرا لە شەخسی شەنگال هێرشە بۆ سەر هەموو کورد، بۆ سەر گەلی باشوور بە تایبەت، چونکە شەنگال بەشێکە لە باشووری کوردستان. بۆیە دەوڵەتی تورکیایە بۆ جۆرە ئیرادەی خەڵک بشکێنێت، تایبەت ئیرادەی گەلی شەنگال، چونکە گەلی شەنگال لە مێژووە ڕووبەڕووی زۆرترین هێرش بوونەتەوە تایبەت گەلی یەزیدی. ئەوەی ئەو ئیرادە بشکێنێ، بەڵام گەلی شەنگال بۆ ڕێخستنی کەیانە بۆ خۆبەڕێبەرێک کە دامەزاندووە دڵنیا بنەبێتە وەڵامدەرێکی باش هەم بۆ دەوڵەتی تورکیا هەم بۆ هێزە بەکرێگیراوانەی کە ڕێبەرایەتی چاوساخی و داگیرکەرانەکەن بۆ جۆرە هێرشانە. هانی شەنگال بەشێکە لە عێراق، بەڵام بەوەی ئەوەی کە عێراق خاوەن سیادێکی بەهێز نییە، خاوەن ئەوە دەوڵەتێک نییە کە بتوانێت بەرگری لە خۆی بکە و عێراقش کەوتۆتە چوارچێوەی هێرشکردن بۆ سەر گەلی باشوور، بۆ سەر گەلی کورد بە تایبەتی شەنگال. لەبەرەوەی شەنگال ئەو خۆبەڕێوەبەری و مۆدێلەی کە لە شەنگالە پەیڕەوە کرێ شتێکی نوێیە بە تایبەت ناوچەکەەوە، بۆیە عێراقیش بە هەمان شێوە کەوتۆتە خزمەتی ئەو ئەجێندای دەوڵەتی تورکیاکەیەوێت. گەلی کورد دایمەن خیانەتکار و نۆکەرەکان ناو خۆمان نابوون. پارتی دیموکراتی کوردستان بە ڕێبەراتی بنەماڵەی بەرزانی گەورەترین تاوان و گەورەترین بێخلاقی لەسەر شانیان، لەبەرەوەی لەم هێرشانە ئەوان چاوساخی دەوڵەتی تورکیان، ئەوان سیخوڕ بە دەوڵەتی تورکیا دروستەکەن، ئەوانن شۆڕژگێران و وڵات پارێزان و ئازادی خوازان ئەخەنە ژێر چاودێریەوە نیشانی دەوڵەتی تورکی فڕۆگە شەرکەرەکانی هێن، ئەوان ئازادی خوازانەکەنە زیندانەوە، ئەوانن هەموو جۆرە هێرشێکن، ئەوان ناکۆکیان ناو هێزە سیاسەکانی کووردا دروستکەوتە نێڵن کوردیش یەکدەنگ و یەکڕەنگ بێ. لەبەرەوە بە بڕوای من دەوڵەتی تورکیا چەند تاوانبارە ساڵ دەبنە پارتی دیموکراتی کوردستان تاوانبار. ئەی بۆ ئەم جۆرە هێرشانە ڕوبەڕووبوونەوە گەلی شەنگال بە خۆڕێخستنکردنە، خۆپەروەردەکردنە بۆ خۆڕێخستنکردنە، فراوانکردنی ئەو سیستەمە خۆبەڕێوەبەرەیە کە دامەزاندووە بەهێزکردنی هێزە شەڕکەرەکانە، هێزی یەژەشەی شەنگال و یەبەشەی شەنگال. پێویستە گەلی شەنگال بە خۆڕێخستنکردن وەڵامیان جۆرە داگیرکاریانە بنەوە. هەمومانەزانین شەنگال جوگرافیایەکی زۆر استراتیژیە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوینە، کاریگەرێکی گەورەی هەیە. جیانەوەی کە ئەمە خاکی کوردستانە و ئەتوانین بڵێن دێرینترین بنگەی کللتوری کوردیە، فەرهەنگی کوردیە، کە ئەمە بۆ خۆی وایە ئەم لایەنێک کە تورک بە تایبەتی دژایەتێکی سەرسەختی شەنگال بکە. و ئێستا شەنگال خۆبەڕێوەبەرێتێکی دروست کردو، هەمومانەزانین خۆبەڕێوەبەرێتی شەنگال شتێکی هاوشێوەی ڕۆژاوای کوردستانە. ئەم خۆبەڕێوەبەرێتیە پشت ئەستورە بە گەلی شەنگال ڕێک پێچەوانە ئەوەی کە لە باشووری کوردستانە خەڵک پشت ئەستورە بە دەسەڵاتێکی گەندەڵ، دەسەڵاتێکی بێ بنەما، دەسەڵاتێکی بێ سیستەم، بێ فەرهەنگ، دەسەڵاتێکی بێ ئیرادەی خود، دەسەڵاتێکی تەسلیم بوو بە داگیرکەران و کوردستان و بە سیستمی سەرمایەداری جیهانی. بۆیە هێڵی خیانەت و داگیرکاری ئێستا یەکیان گرتووە لەسەر شەنگال، چون ئەبێ ئێمە بە باش شەنگال هەڵسەنگێنین لە چ قەیرانێکی قوڵایە. بێگومان شەنگال وەکو باشووری کوردستان لەو قەیرانە ئەخلاقی و کۆمەڵایەتی و ئابوووریانەکە ئێمە ئەیبینین، بەڵکو ئەو قەیرانە شتانە کە لەسەری دروست کراوە سەپێنراوە بەسەریە و هۆکاری ئەوەش ئەوەیە کە لە باشووری کوردستانە بەتایبەتی لە عێراقا بەگشتی نایانەوێ نمونەیەکی خۆبەڕێوەبەری ئەخلاقی جوواکی دروست ببێ. ئەمە هەم داگیرکەرانی کوردستان وەکو تورکیا، عێراق، وەکو ئێران چاویان لەسەرێتی، هەم ئەو هێڵی خیانەت و گەندەڵی کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە دەرەنجامەکەیمان لە هەولێرە لە کارەساتی ئەوەی پیاڵەن کارەساتی سروشتیکەوە نابێتە کارەساتی سروشتی لە هەولێرا بینی. ئێمە لە باشووری کوردستانە خۆمان بە خەڵکی دڵسۆز و نیشتمان پەروەر دەزانین، بەڵام لە هەمان کاتا کەم تەرخەمین، زۆرش کەم تەرخەمین لە ئاستێکی زۆر بەرپرسیارەتیە نائەخلاقیە ئێمە کەم تەرخەمین. ئەوە ڕاستیەکە دەنا دەبوو ئێمە لە دوای هەر لە کاتی جینۆسایدی شەنگالەوە ئەبوایە هەوڵمان بدایە هەیمەنەیەکمان بۆ شەنگال دروست کردایە بە هەموو لایەوە کە شەنگال خۆسەریەکی
ئەوە پێناسە بناسێنرێ ئەبوو شەو ڕۆژ ئێمە لە هەموو شتێکمان قسە هەموو جهدی خۆمان قسەیاتە کار بۆ ئەوەی کە شنگال سەربەخۆ بکەین بە جۆرێکە نەتوانرێت کەس دەست درێژ بکاتە سەری نە عێراق نە هەرێمی کوردستان هەموو ئەوانەی کە نەیان پاراست و هەموو ئەوانەی کە دانیان بە کوردە لە گورگان خواردیان کردن و جارێکی تر لە ژینۆساید بپارێزن چون شنگال یەکەم و دووەم و دەیەم جاری نییە. ئێستاش قەدەغەکردنی فڕۆکەی نەک تورکیا فڕۆکەی هەموو هێزێکی و دەسەڵاتدارێکی ناوچەکە پێویستە لەسەر شنگال قەدەغە بکرێ چون نە تورکیا نە ئێران سیقی ئەویان لەسەر نییە کە شنگال ئەمن بن ئەگەر قەدەغەیەکی گەورەیان لەسەر نەبێ. شتێکی زۆر ئاشکرایە تورکیا فیشەی کلاشنکۆف دروستکە ئەنا تورکیا هیچ هێزێکی نییە بۆ ئەوەی کە خۆی پڕچە بکە هەمووی لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتانی زلێزی دنیای ڕووسیا و چین و ئەمانەوە ڕێگرێت کە بتوانێت ئێمەی کوردی پێش کۆمەڵکوژەکە